لە لەندەن چالاکیەکی فەرهەنگی ڕێگەخات دوان لە نووسەرەکانی کورد بانگهێشتەکات بۆ لەندەن بۆ ئەوەی کە لەناو ئەو چالاکیە باز لە بەرهەمە بڵاوکراوەکانی خۆیان بکەن. یەکێک لەو نووسەرانە نووسەر کامەران سوبحانە کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕە لە ڕێگەی سکایپەوە لە لەندەنەوە قسە لەگەڵ منەکا و باز لە چالاکیەکانەکات لە لەندەن. کا کامەران سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. زۆر سپاس. کا کامەران ئەم چالاکیە چۆن ڕێکخرا و ناوەڕۆکی چالاکیەکە چییە پێش ئەوەی کە باز لەوە بکەین ئێوە وەک دوو نووسەری کورد چۆن بەشداریتان لەو چالاکیە فەرهەنگیەدا کرد؟ سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ میوانداریتان. دیارە لە شاری لەندەن یانی کتێب میوانداری من بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح کرد بۆ گفتوگۆکردن خۆی گفتوگۆکە تایبەت بوو بە گۆرانی شاعیر و من لە مەراسیمەکە دوو کتێبی خۆم بڵاو کردووە پشتر مەراسیمی کردبوو. یەکەمیان کتێبێک سەر گۆران، دووەمیان کتێبی لە خەیاڵە بۆ خۆڵ گوزاری شاعیر ئەدەبیاتی کوردی دکتۆر ڕێبوار فەتاحیش بۆ پێی کە چەند شەڕێکی گۆرانی لە کوردی و کردووە بە ئینگلیزی و باسی لە کاریگەری شعری ئینگلیزی و کاریگەری شاعیری ئینگلیزی لەسەر گۆران کرد. ئەو شاعرانەی ئەو شاعرانە کە گۆران متەئسیر بوون پێی لە ئینگلیزی و کردوێتی بە کوردی بە شێوەیەکی گشتی کۆڕکە ئەم دوو تەوەرەی لەخۆ گرت. زۆر باشە. کا کامەران بۆچی ئەو دوو بەرهەمەت دەستنیشان کرد بۆ ئەوەی کە لەو کۆڕەدا باسی لێوە بکەیت؟ یانی کتێب خۆیان سەرداوی خۆیان حەزیان کردبوو تازەتی کتێبی خۆم لەوێ نمایشکەم کە ئەویش کتێبی گۆران سێبەری خەیاڵ لەگەڵ لە خەیاڵەوە بۆ ئەوە دوایەمی کتێبی چاپکراوە بۆ پشتی سلێمانی مەراسیمی بوو. ئەوانش حەزیان کرد بەو پێی کە یانەکان یانەیەکە تایبەت بە کتێب حەزیان کرد مناقەشە و گفتوگۆ لەسەر ئەو کتێبە بکەن. وە کتێبەکەش هاوکات بوو لەگەڵ ساڵیادی چەند ڕۆژێک بوو، یانی بەسەرکردن ساڵیادی کۆچی دوایی بەکانی شاعیر. ئیتر خۆیان حەزیان کرد ئەو کتێبە بێت و گفتوگۆکە زیاتر بە ئاڕاستەی دوو تەوەر بوو. تەوەرێکیان لەسەر گۆران بوو کە کتێبی من باسی لێ کرد، تەوەرێکیان باسی ئەدەبیات و شعری کلاسیکی کوردی و کاریگەری زمان لە شعری کوردی و ئەدەبیاتی کوردی و کاریگەری زمانی دایک. خۆشبەختانەش کۆمەڵە کەسی زۆر لەندەن، کۆمەڵە نووسەر، کۆمەڵە ڕۆشنبیری دیاری کورد ئامادەی گفتوگۆکە بوو. زۆر باشە. بۆچی ئەم دوو کتێبەیان هەڵبژارد بۆ ئەوەی کە لە کۆڕەکەدا تۆ لەباری ئەم دوو کتێبەوە قسە بکەیت؟ ناڵم پێشتر خۆم ئەوە دوایمی کتێبی خوێن بوو، تقریبا ڕێکەوتێک بوو لەخوان هەر کەسی داوەتەکەن هەر نووسەرێک پێشتری چەند کەسێکیان داوەت کردووە، چەند نووسەر و ڕۆمان نووسەری کوردیان داوەت کردووە مناقەشە و گفتوگۆ کراوە. حەزیان لێ کتێبی تازەی نووسەرەکە بێت بۆی گفتوگۆی تازە بکرێت. منیش ئەو دوو کتێبە بەڕاستی بەرهەمی تازە بوو بۆی ئەو دوانم ئەو دوو کتێبە بنووسم. زۆر باشە. ئەو کتێبە لەوێ بڵاو کراوەتەوە، واتە ئەگەر خوێنەرێک بیەوێ ئەو کتێبە با بڵێن دەستی کەوێ یاخود بەردەست پێ بووی کتێبەکە ئەتوانێت دەستی کەوێ لە کتێبخانەکانی ئەوێ بە زمانی کوردی ئەو کتێبە هەیە؟ ڕۆدی کوردی ئەمە نەگەشتەوە ئاستە وەکو نەتەوەکانی تر وەکو عەرەب وەکو تورک وەکو فارس وەکو پاکستانی ئەفغانی بتوانین کتێبخانەی تایبەت بە خۆمانە بێت. ئەگەر هەش بێت لە ئەوروپا بە شێوەیەکی زۆر بچووکە، بەڵام من پێش موعیدی خۆم سەردەمی بکەم بە مانگی پێشەوە بەشێک لە کتێبەکانم پۆست کرد بوو ئەوێ وتی لەوێ لە مەراسیمەکە ئیمزام لەسەر کردو بڵاو کرایەوە، بەڵام دوای ئەوە نەشدان هیچ شوێنێکی دیاریکراو نەبوو کەسێک دەستەکان خۆش بێ کا کامەران. دەنگی تۆ زۆر بە باشی ناگاتە من و کێشەیەک لە دەنگی تۆدا هەیە. هیوادارم لە کاتێکی ترا بتوانین قەرەبوو بکەینەوە قسەی زیاتر لەبارەی هەم چالاکیەکەوە هەم بەرهەمەکانی خۆتەوە بکەین. سوپاس جارێکی تر کامەران سوبحان نووسەر و وەرگێڕ.